سڵاوتان لێبێ ئێرە یەکێک لە گەڕەکەەکانی شاری کەرکوو گەڕێکی شۆرجەیە یەکێک لەو گەڕەکانەی کە زۆرترین قوربانی لە سەردەمی حیزبی بەعسادراوە بووی لەو سەردەمەیە خەڵکیان لێ شەهید بووە کوڕکوشیان زیندانی کراوە تعریب کراون زەوی جوتیارەکانیان داگیر کراوە ئێستا کە حکوومەتی بەعز نەماوە دەمەوێت قسە لەگەڵ بەشێک لە خەڵکیم گەڕەکە بکەم بزانم لە دوای پرۆسی ئازادی عێراق لە دوای ساڵی 2023ەوە ئایا تا چەند خەرەبووی ئەو خەڵکە قوربانی دەرەی شۆرجە و شاری کەرکوو کراوەتەوە ئایا مادەی 140 کە دەبوو ساڵی 2007 و 2008 جێبەجێ بکرێ ئەو پرۆژه یاسایە کە مادەی 140 بۆچی تا ئایسە جێبەجێ نەکراوە دەسەڵاتدارانی کورد بۆچی نەیانتوانیەوە ئەو مادەیە بچەسپێنن لەگەڵ ما بن من ڕای خەڵکی گەڕەکی شۆرجەی شاری کەرکوو وەرەگرم ئێوەش بینێری وەڵامەکانیان بفەرمێن. ئەو عەزابەی خەڵکی قەرەبوو کراوەتەوە بۆ خەڵکەکە ناوەڵا هیچ قەرەبووی نەکراوە هیچ کەسیش ئیسفادەی لەم دەسەڵاتدارانە نەکردووە. بۆچی؟ وڵای هە خەری خۆیان و خەری کۆکردنەوەی پارەم بۆ خۆیان و خەری دامەزرانی کەس و کار خۆیان. باشە بەس بە پێی مادەی 140 دەبێت یەکێک لە فەقەرەکانی ئەوەیە دەبێت ئەو خەڵکانی ڕاگوەزراوە بگەڕێن و شوێنی خۆیان و قەرەبوو بۆ بکرێت. ئێوا بووە ئەبواایە بەسیسە ئەوە ڕاوەستا و هیچ بۆ کەربوو هیچ دەورێکی نییە. باشە بەس خۆ شتێکی دەستوریە هەنی بۆ نمونە لایەنە کوردەکان نەیانتوانی ئەو شتە بێنە پێشەوە جارێکی دە قەرەبووی و خەڵکە بەژمەی دەتە بکەن. فکریان لایەوە هەن نەما لەبەر پۆست و پلەپایی خۆیان و بەر پارە کۆکردنەوە بۆ خۆیان. بۆچی؟ گەندەڵن بۆ ئەو. ینی گەندەڵی نایڵێ قەرەبووی ئەو خەڵکەی نایلێ و منافەسەی بین خۆیان نایلێ و یەک نەگرنی کورد هیچیان بۆ ناکەن لەبەرەوەی یەک نین و. باشە بەس خۆ زوو باسی مەسەلەی کوردایەتی کەرکووک و خزمەتکردنی کەرکووک کۆمانەکرێ ئێستا تەنانەت قەرەبووی ئەوانش نەکراوەتەوە کە لەسەر کوردایەتی ئازارۆشنگ دراون زۆری نەکراوەتە ناوەڵا ئەوانەی زۆر ئەبینم هاوارەکەن یان باس خۆیانەکەن نەچنە سزنی سیاسی نە ئاوارەکان بڵێ نە ئەوانەی زیانیان پێگەیشتووە زۆربەی نەکراوەتەوە هیچ ئامۆ نەکردو ناوەڵا دەبوو خۆ قەرەبوو بکرێنێتەوە ئەین لایەنی کەم جەزای ئەو شتیان بدرێتەوە خۆوایە بۆیە بکرێت بەس چۆن بڵێ فکریان لای ئەوە نەما ینی حیزبە کوردیەکان بە تایبەتی حیزب فکریان لای ئەوە نەما هە خەریک پلەپایی خۆیان بوون خەریک وەرگەکەیان لەبیر کرد خەڵکیان لەبیر کردووە و ئەوەی دەوانەی دەوروبەر خۆیان بۆ حرەسات خۆیان کۆمەڵێکیان گردەتە خۆیان بەڵام ئەم فەقیر و فراقە ینی ئەوەی کە فەقیر بوو هیچی بۆ نەکرد هیچی بۆ نەکرا زۆر بەکەمی ئەوەش کە واستەی بوو لە دەوروبەری خۆیاندایان ئەوەی ئارەوەڵا خەڵکی کەرکوو ئاوا تێخواست کە بەعز بڕوخێ و بێن ئیتر لایەنی کەم قەرەبووی ئەم قوربانیانە بکەنەوە چیان کرد بە قوربانیەکان و چ قەرەبووییان بۆ وڵی ئێستا قەرەبووسی قەرەبوو کا کراوەوە ئێستا تۆ ئەلان سێ مانگە معاش نەدرا تاسی لەسەر ئەم بازاڕێ قەرەبوو بەراو لاوە هەمووی بەراو لاوە بەڵام ئێستا خەڵکە پارەی پێ نییە من سەوزە فرۆشێکم لێرە لە بیانیەوە ئادانشی سێرم بازاڕاکەی لە ساحب دوکانەکان زیاتر هیچ نابین موچە ئێرە هایدی حکوومەتی بەغدانیە نیوەی زیاتر لەسەر هەرێمەسی تاسیری هەیە چۆن ینی بڕێکی لەسەر هەرێمە بۆی وەزی بازار زیاتری لەسەر هەرێمە زۆرتری لەسەر هەرێمە کاتی خۆی خەڵگاوات تێخوازەیە حکوومەتی بەعز بڕوخێ دەسەڵاتێکی تر بێ یان حکوومەتێکی تری عێراق بێ قەرەبووی و خەڵکە کاتەوە چیان کرد بۆ قەرەبووەکان یان بۆ کەسانی کە قوربانیاندا زای چۆن تۆ خاوەنت نیستە مادەی 140 دەبێ ئەوانەی کە ڕاگوەزراوە بگەڕێنەوە شوێنی خۆیان و قەرەبوو بکرێن وە سەرژمێری کەرکووک بکرێ و دوای ڕاپرسیش بکرێ بۆ هەوڵ نادەن ئەم شتە دەستوریە جێبەجێ بکەن بۆ حەول و تەقەلای بۆ نادەن قەرار بوو لە ساڵانی پێشوو بکرێەوەی 2023 کاکە جان ئێمە حکوومەتێکمان هەیە ئەمانە کە لە ڕقە وایە کە ئەڕاتە ئەو بەقا حتا مۆزوعی پارە و مادی هەبێ بەس بۆ ئەوڕە بۆ مەسەلەی خاک و
کوردایەتی ئەمانە ناڕێک ئەوە نەماوە ماگە خۆ لە تەلەڤزیۆنەوە دەڵێن کەرکووک دڵی کوردستانە و کەرکووک ئێمە هەوڵی بۆ دەین و مەسلەی ئەم شتە زۆر تۆخەکەن ئەزانین چی ئێمە دەور و دراسێمان هەمووی زەختی لەسەر ئەوانە وایە لایەنمان هەیە بەگوێی ئەوانەکە کاک بەگوێی دراوسەکە کاکە دێ ئاژاوە خەدە ئەم شارۆ دەستی وڵاتانی تر هێنەوە بەنای ئای چۆن ئاڕەوەڵە دەستی ناتوان بگەن بە لایەنی ترمان هەیە هەوڵەدا هیچی پێ ناکرێ وایە لایەنی کەم دەبوو قەرەبووی قوربانیەکان بگرێتەوە ئێمە بۆ نمونە ئەم شارە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لایەنمان هەیە ماوەتەوە لایەنمان هەیە ڕای کردو ڕۆیشتووە هەموو شتێکمان بەدەست بووە تۆ ئەتوانی محافزەکەت بکەیە کورد بەڵام لایەنمان هەیە ڕۆیشتووە هەچی ئەندام ئەنجومەن و ئەنێ بردوێنی لەگە خۆیە دەسەڵاتەکە ئەرێ ئێمە لایەنێک کوردی محافزێ کوردانین گاتت پێەکە کە ئەم ڕۆژانی ڕابردە مزاهرەیە کرا هەموو چی بوو هەموو سیاست بوو هەمووی کاکە بە پارە کرا بوو دەستی ئاژاویان ئەم شارەتیەوایان دروست کرد لاو کرد ئاژاویان دروست کرد و بۆ ئەوەی ئەم هەڵبژاردە نەگەن نیانوت خەرەبووی ئەو قوربانیان ناکەینەوە خەرچەی بکە حکوومەتی بۆن من حکوومەتی هەرێم بێ حکوومەتی بەغدا بێ ئەوەی ڕۆی کاکە ڕۆژ برا چی ئەخواوەی ئەڕوا لە ماڵ خۆی ئەڕە برا حکوومەتی چی و حکوومەت کوا هەیە برا حکوومەت بەس بەجان زۆر باسی خۆشەویستی کەرکووک و خەڵکی کەرکووکە کاکە من خەڵکی ئەم شارم قوربانیم داوە تۆ قوربانی داوە ماڵ هەیە لە کورد بێ قوربانی نەدابێ بۆ قەرەبوویان نەکردو بۆ خەرەبووی چی یەکرێتەوە یارمەتی ئەو خەڵکە بدەن کە لێی قۆمیا کە سوکاری شەهید قوربانیەکەمدا بۆ نمونێ من سە خەڵکی چی من ماڵ نییە شەیدی چی نەبێ ماڵ نییە شەید ئەگە دوانی نەبێت دانێکی هەر هەیە ینی ماڵ نیێنێ بریندارج لێگەڕێ زیندانی لێگە من کاکە مەسەلەن گوندی چیمەنی سەحالە زیاتر لە 100 شەید زیاتری هەیە باش شەید سەنگەر و ئەمانە خزمەتی ئەو شوێنە کراوە کچیمان کە دەڵێ 100 شەیدیشمانە واللهی وەک پێویست نییە ناوەڵ خزمەت گوزاری مەسەلەن ڕێگاوبان و ئەمانە کراوە مەکتەب و خەستەخانەوە بەڵام بەجۆری قوربانیەکەی تۆ نییە زۆر زیاتری بۆ باڵێ خۆی ئەمەش لەبەر ئەوە شنیەوە کورداتی کردومان لە پێناوە نییە بەڵێ وەڵام مادیمان ئینکەن بەڵام هەر خۆشانی ئەگەر ئەندە ئامش کەم سەرۆت و سامانەکەی خاکەکەی خۆت بۆ خۆت بەکاربێت واللهی ئەوەش تۆزە بە زەحمەتە حساب کوردیانیش بۆ ناکەن یعنی چی بۆ کوشراوتەوە کامانە یعنی وەک چی باشە لە سەردەمی حکوومەتی بەعس خەڵکی کەرکووک تعریب کراوە ڕاگوازراوە ئەنفال کراوە نەدەبوو قەرەبووی ئەم خەڵکە بکرێتەوە کە سوکاریان بکرێتەوە ئەو هەموو قوربانیاندا قەرەبوویان کراوە بڵێ قەرەبوو نەکراوە کراوە بەس بە کورتی کراوە یعنی بڵێن شەیدانە ئەسەنن ئەنفالە ئەسەنن هەمویان ئەسەنن بەس قەزێکە ئیتر خۆیان نەزانن دییان بۆ تعمیر نەکراوە شارعوبانیان بۆ نەکراوە کارەبایان بۆ نەڕۆیە ئەمە ئێمە سەلەنیوەکو خزمەت گوزاری شتیان بۆ نەکردوون ناوەڵە ئەوە دیەکان هەمووی وە خۆیەت یەکەس ناڕاتەوە کات بەڵام مادەی سەوچل بەپێی دەستور دەبێ ئەو کەسانە هەم قەرەبوو بکرێنەوە ئەوانەی کە ڕاگۆزراوە گەڕێنەوە شوێنی خۆیان قەربیان پێ بدرێ دواتر ڕاپرسی و سەرژمێریش بکرێت بۆ هەوڵ نادەن ئەم سەرژمێری و قەرەبوانە بۆ خەڵکی ئێرە بە تەواتی بکەن کاکە ئیستاکە ئێمە بەلاینی ئێمەوە قەزیەی مادەی 140 خۆیان ئەڵێن ئەکسپایر بوو ئەکسپایر بوو تەواو ئەمە یعنی شتێکە بەدەست ئێمەوەیە بەس قەس تەنفیزی ناکە خۆ دەبوو هەر لەو سەر و سامانەی کەرکووک قەربوویەکی زۆر باشی ئەو خەڵکە بکرێتەوە هەر لە سەر و سامانی کەرکوو قەرەبووی خەڵکی کەرکووک دەبێ بکرێتەوە کە سوکاری شەیدەکە بۆ خۆیانەی خۆن ئەمەە مەسوولە بە ئێمە تێرە بێ بەخوا تێر نابێ مەسوولەکان تێر نابن بەو بۆ ناوەڵڵە ئەندام پەرلەمانێک مەسەلەن 10 ملیۆن ئەسەنێ 50 ئەسەنێ هەر سەنێ بسەنێ بە ئێمە تێرە بێ دا ئەوەنەی ترشی بێ تێر ناخۆ بەس خۆزوو باسی خۆشەویستی خەڵکی کەرکووک و مەسەلەی کوردایەتیەکەن ئەو خۆشەویستی چی بەسەرات ئەگەر ئاوا نەما ناوەڵڵا نەما بەس قسەیە قەزەی بەس بۆ گیرفانە
ئەیساکە ئەوەتانێ خەڵکەکە دانیشێ بە کەیف خۆی شوێنەدا بە کەیف خۆی قساک یعنی گیرفانەکەی خۆیان لە خەڵکی کەرکووک پێ گرنگترە. ئارە وەڵڵا هەموو شتێک لەلایەن گرنگە بەس گیرفان خۆیان پڕ بێ گیرفان ئێساوە پێشمەرگەی بەسە زبان ئەوە 3 مانگە ڕاتبوو موچەی نییە هەر قسەکردن و هاتو چۆیە بۆ بەغا کووە کامە ڕاتب لەو بینە هەر خەڵکەوەڵ بووە لەو بینە هەر خەڵکەکە قوربانی بوو. ئارە وەڵڵا هەر قوربانیە حتا ئەو ڕۆژەی ئەمرێ هەر قوربانیە بەس مادەی سەوچل دەبوو زۆر زووتر جێبەجێ بکرایە بۆ کورد هەوڵی نەدام مادەیە جێبەجێ بکات تا ئیتر خەڵکەکە ڕزگاری بێت. کوردوا کەوت کورد شەڕی داعشی کرد دنیای کرد دێهاتەکان کەرکک بەدەست خۆیانەوە بوو حمرین بەدەست خۆیانەوە بوو کێ بەکوێیە کەس لەیان تێ ناگەێت ناوەڵ ناوەڵە کاکە کەس لیان تێناگە. ئایا قەرەبووی پێویست کرانەوە و خەڵکی کە قوربانیدا تا ئێستا باوەڕ ناکەم بە گوێرەی خۆی قەرەبوو کرابێتەوە خەڵکە ئیتر بەڕاستی زۆر خەم ساردین لەو شتەیە لەبەرەوەی ئێمە ملەتی کورد لەم شارە زوڵممان زۆر لێکرا کەس بە گوێرەی پێویست نهاتە هانامان. بەڵام زۆر باسی خۆشەویستی خەڵکی کەرکووک ئەکرێ ئەو خۆشەویستی هەر قسەیە نیان کردەوە بە کردار خزمەتی خەڵکی کەرکووک بکەن وەڵی بە گوێرەی پێویست نییە زۆر شتیان نەکردەوە بە خەڵکی کەرکووک کەرکووک خۆی دەوڵەمەندە هەر ئەگەر ئەو خاکەی خۆشی خزمەتی ئەو شتەی خاکەکەی خۆی دەربێنەوە بێ خزمەتی باشکری بۆ لای خۆشی خزمەتدا وڵی ڕاستی ئەم خەڵکە زۆر زوڵمی لێکرا لە شاری کەرکووک بەڵێ هەروە کەس بە گوێرەی پێویست تەعین نەکرا لەم شارە بڕۆستەی کە هەموو دام و دەستگاکان گشتی دایرەکان هەمووی تورکمان و عارەبە کوردیان زۆر بەکەمی تەعین کردووە لێ ئەی مادەی سەوچل نەدەبوو هەر لە کۆنەوە جێبەجێ بکەن و خەڵکەکە نەجات بدەن ئەی بۆ نایکرد ئێ وەڵایتر نیان کردو ئیتر وا ئێستا ئەم زروفاتە سەر کوردی خەڵکی کەرکووکە نەتیجەی ئەو سیاسەتە هەڵەیە کە کردێن بەڵێ نەتیجەی ئەو سیاسەتاڵە کە کورد لەم شارە کرد بەڵێنیان نەدابوو کە قەرەبووی ئەو خەڵکە بکەنەوە بەڵێنیان پێماندا و هەروە ئیسمان بۆ نەکرا ئێستا خەڵکی کەرکووک سیخەی نەماوە بەم بەڵێنانەی پیانە ناوەڵی کەس ئیشەڵا چاکە بێ تۆ چیت هەیە چ پەیامێکت بۆ ئەوانە هەیە کە دەسەڵاتدارن و خۆیان بە خاوەنی کەرکووک ئەزان خۆیان بە خاوەنی کوردی کەرکووک ئەزان وڵای پەیام بۆیان هەیە دیفاع لەم شارە بکەن بەڕاستی شارێک زوڵمی لێکراوە ئەم شارە خەڵکەکەی قوربانی زۆر داوە لەم شارە بەڵێ کەسکەی خەڵگا بێ ئاوەشاوە وڵای چاوەڕوانی نیشەڵا خی گەورە بەشکەم لایە لەم خەڵکە بکاتەوە بەڕاستی خەڵکی شاری کەرکووک مەزلومە بەڵێ جەوی بازار چۆن ڕاجێوی بازار لەلایەنی چۆڵی و چۆڵی زۆری پێ دیارە ئەگەرەشەوە بۆ ئەوە 2 مانگووە بەنەو مانگی نۆش ئەڕۆین 3 مانگەکە موچەوە نەگیراوە موچەی خەڵکی ئێرە زۆربەی لەسەر حکومەت هێرێمە سێربعی ئەم سنوورە هەمووی لەسەر هەرێمە زۆری ئاوا چۆڵە زۆری 180 لەسەر هەرێمە ئەی تەبعەن ئەی 3 مانگ موچەوە نەگیرێت چۆن چۆڵاوێ باشە کاتی خۆی خەڵکی کەرکووک بە تایبەتی کورد کە ئەم منتیقەی زۆرینەی کوردن ئەشکەنجە زۆر دران بەڵێ کوڕیان شەید کرا با بڵێن تعریب کران تەرحیل کران و ڕاگوازرە بەڵێنیان پێدان قەرەبوویەکی باشیان بۆ بکەنەوە چیان بۆ کردن قەرەبووی چی مادەی 140 بەڵێ هەنێکی وەژیرا مادەی 100 وەژیرا هەنێکی وەنەژیرا تا ئێساش وەژی نەگردو ئەمە یەک دووەم قەزەی ئەشکەنجەی بەعەس بە شۆرجەوە دیارە هەنە وەڵڵاهی ئەوەی کە بەعەز بە شۆرجەی کردو بە دەور و پشی مەناطقەکان شۆرجەی بخۆم کوڕی ئەم شادم ئەم بازاڕم ئەوەی من بینم پێکرا لە تەمەن خۆمە تا ئەم سەعاتە کە لە 2003 کۆتایی پێهات چیت بینی توانین بۆم باس چۆن چیم نبینی کۆتایی 2023 کۆمەڵێک گەنجی یعنی دڵسۆز گەنجی کورد بە بەڕاستی کورپەروەر تەنزیمی ئەو هاوسێ ئێمە بۆ یونس حاجی فەتاح گەنم فرۆش دوای 15 ڕۆژ دوای 2023 کە کۆتایی هات لە چیای حەمین دۆزرایەوە 2023 ئەمە دۆزاری کە کۆتایی هات دوای 15 بۆ 20 ڕۆژش لە بنار حەمین دۆزرایەوە ئەلێ ئیدام کرا لێ کریان چاڵەوە یعنی ئەوش بە
شوانێک بینی بووی بە ئیسعافێ بردووە لێ ناشتویان کە جنازەکەیمان هاوردەوە یعنی هەتا ناشتمان ئینسان زۆر بێتاقەت بوو ئای چۆن باشە ئەو قوربانێ گەورانە کە دران ئەم منتیقەیە هەموو قوربانێ درا دەبوو قەرەبوویەکی باشیان بۆ بکرێتەوە بە تایبەتی هەر خاکی کەکوخانی شارێکی دەوڵەمەندە لای لە عێراق لەسەر خاکی کەرکووکەژی قەرەبوویەکی باشیان بۆ کرایەوە توانرا بگەڕێنەوە بۆ شوێنە خۆیان و لەلایەن حکوومەتەوە ئەم حکوومەتی خۆمان وڵای هیچ قەرەبوویەکی ئەم ملەتی هەب بە عام نەکردوێتەوە بابە قەرەبووی من نکاتەوە بڕا قەرەبووی شەیدەکان بکاتەوە قەرەبووی من نکاتەوە بڕا قەرەبووی ئەوانە بکاتەوە نەیهێشت دووهەنگاوی داعش بەناو کەرکووکا بێ قەرەبووی ئەو شەیدانە بکاتەوە قەرەبووی من نکات من لە 91 ماڵم فڕوتکرا لە هەنێ جار ماڵمان سوترا برا تەقینەوەی کرابم برا خۆ زوو باسی خۆشەویستی خەڵکی کەرکووک و خاوەن قوربانەکان خۆیت ئەوشان لەو بوارەوە باسیەکەم لە 2009 تەقینەوەی کرا 47 نەفەر ڕۆیشت 47 نەفەر وەڵاهی مانگێک و 15 ڕۆژ لەو تەلوەردە بەرامبەر داعش شەڕ بکە 47 نەفەر ناڕوە 47 نەفەر بە یەک لە حەزاتێک تایە چوو عینە لە سنووری کاتی این بوو 2009کەوە کەرکووک بەدەست قورسانەوە بوو زمنی ئەوە برایشی من تیا چوو پێش مای جێشت کامە قەرەبۆکە بوو سێ دوکان سوتا غەرق بوو کامە قەرەبۆکەی بوو خۆ زوو ئەڵێن کەرکووک دڵی کوردستانە و خەڵکی کەرکووک ئێمە خزمەتیانە ئێمە ئەوە شیعارێکە ناتوانین پاشی ئەو شیعار بکەین ئەوە خێن سەرچاومە ئیسەش بە بەڵێن وڵێن کەرکووک دڵی کورسانە کوسی کورسانە خێن سەرچاوم ئەمە هەر نابێ قسە بێ ئەوە کەسێ نیوتووە ئینسان ساکە گاڵتەجاری بەو کەلمێ بکەن نایکەین بەس ئەگەر بۆ سەر ئەگەر ئیدارەی عێراق بەڕاستی کەرکووک بەڕێوە بە فەرمو بۆ تعینات ناکەیت و کاک خۆ تعینات لە زمینی ئەمەیاتە گەنج وا هەیەت دوو شەهادە هەیە کاکە دەتعینیکە بابە بەگرێ بەس تعینیکە کە وعدی پێ بدە دوای 4 ساڵتر گرێ بە هەموو گرێ بەسی دوای 3 ساڵ بۆ 4 تعینە بێ بۆچی مەسەلەی مادەی سەوچل ئەوەندە دواکەوت لە کەرکووک بۆ هەتا ئێستا بەشی دووەم و سێمی کە ڕاپرسی و سەرژمێریە لە ناو کەرکووکان نەکرا وەڵڵای برا بەپێی ئەوانەی کەوا ئێستا ئێمە خۆمان بەشمانێ لە مەحافەزە کەوا قسەی تیاکراوە تا ئێستا ئەبوایە لە 2007 لە 2008 مادەی 140 تەطبیق بکرایە تەطبیقش بوو بکرایە باشە تا ئێستاکە من هەنێ عرازیمان نییە بۆ نمونە یەکەم دێ گوندی تەرجیل توخوا باوکم هەر تۆی بکە عەرەب سەوزە بێ هەر ئاوا گەرم تۆیکە وەڵی تۆیکە کورد سەوزە بێ عەرەب چیەکە لەو سنوورە باوکم تا ئێستاکە من هەنێ عەزمێ بە وەرەقەیەکی بەعسی فاشی ئەوەی کە بادەی سەوچ لە جێبەجێ بکرێت لە سنووری مادەی سەوچ لەم قسەی نەکەم بە وەرەقەیەکی پیس بەعس تا ئێستا حکمی پێ بکەیت من چی دڵێکم بە بەغا خۆش بێ ئەمشە مادەی سەوچ لە فەرقی چییە من ئەگە مادەی سەوچ ساحبی هەبێ دا بمەرزێ دەبا جاتە عەرەبێ ناو عەرز من بێنێ دێنێتی بە قورعان بە کامل سەیرم ناکە کاتی خۆی خەڵکی ئەم بەنتیقەیە قوربانێکی زۆریدا لە سەردەمی حزبەتی باس وایە حیزبی باس تەرحیل کران تعریب کران ئەشکەنجە دران ئەنفال کران دەبوو قەرەبوویەکی بەپی مادەی 140 قەرەبوو بکرێنەوە چیان بۆ کردن وڵی لایەن مادەی 140 بۆمان نەکردووە هیچیان بۆ کەرکووک نەکردووە تێگە لە قسەکەم منێکی خۆم زیندانی کرام ژن و پیا و گیران عیلێ 11 لە پەس 11 چواردە نەفەر گیران تا ئێساکە تەڵەشقاتێکیان بۆم نەکردووە نە هەرێن ڕایەوەش ئەو کاتە گیراوی لەگەڵ 11 گیران بە تعزیبەوە کام باوت خاتر ئەڵڵا ئەو مسلم ماجا بۆکم منانە تێگە لە قسەکەم ئەوە سەی دەسوکە هەڵەکەم تەسویرێکی تا تەڵاکە باشە بۆچی ئەو بەڵێنانی کە بە خەڵکی قوربانی دەری کەرکووکیان دابوو بۆچی جێبەجیان نەکرد خۆ مادەی 140 دەبوو قەرەبوو بکرایە مادەی 140 قەرەبوو بە لەبەر مەسلحەتی خۆیان ئەوان کە ڕۆیشتن بۆ بەغا داوای بودجێیان کرد و داوای حسەی خۆیان کرد و داوای مەنسەبیان کرد یەکێ لە قسەکان لەبەرەوە مادەی 140 تەطبیق نەکرا کەرکووکە قوربانی دەرەکەی کەرکووکیان لەبیر کرد بەڵێ کەرکووکیان لەبەر مەنسەبی خۆیان لەبەر هینی خۆیان مەسلحەتی خۆیان من هەردوو حیزبەکانم دا لەوێکیان پارتیوێکێتی هەردووکی دەسەڵاتدار بوون کەرکوو بەرەستی خۆمانە نەبوون حکومەت نەبووین کوا دەبوو 2007 و 2008 مادەی 140 لێرە جێبەجێ بکرێت تەطبیق بکرا تا ئێستا تەطبیق نەکراوە بەڵێنە باخ و بریقەکان چی بەسەر هیچی تا ئێستاکە شتێکی جێبەجێ نەکراوە تا ئێستا هەرڵێن باشەوە ئێستش تا ئێستاکە ئەمە کە دێت داڵێکی دەنگم بۆ بدە هەموو شتێکت بۆکەم تا ئێستاکە ئێستاەوە 2023 دەبوو 2007 و 2008 جێبەجێ بکرێت 2023 و
هیچ دەنگی تاسە هیچ شتێ جێبەجێ نەکرا هیچ شتێکیش بۆ هاوڵاتی کەرکوون نەکراوە وەکەو شەیدانێکەوە ڕۆژەکە لە ڕێپێوانەکە کەوا ئەتوا شەی دەگەرە لە پێناو چێ ڕۆی لە پێناو کەرکوو ڕێی تاسە شتێک تاسێ من ئاگام لێ چانەها کە تقریبان 45 کەسە گیراوە ئەڕون بۆ تەسفیرا دەڵێن لە ئیرانیا ئەڕون بۆ من وەتانی لێرە دیە تێگە لە قسەکەم على اساس احاله محكمه اتحادي بغا بكريت ئێستاش هێشتا بەشێک لەوان هەرگیرا سيج من تاالوانەیە بڵم تلپێن دەفرگیراوە تا ئێساکە با حکوومەتی هەرێم با شتێکیان بۆ بکە بەرەڵا بکرێن بۆ حکوومەتی هەرێم ناتوانێت ئەم شە بۆ خەڵکی کەرکووک بکە لە کاتێکا کەرکوو قوربانێکی زۆری دا بۆەوەی حکوومەتێکی کوردی دروست بێت کاکە لەبەر مەسلحەتی خۆیان کە ئەڕۆن بە بەغادانش لەبەر منسەبی خۆیان لەبەر بوجاگەی لەبەر مەسلحەتی خۆیان و کار تاکە کەرکوو فەرموشتێکی بۆ کراوە ینی کە دەچنە بەغدا ئیتر کەرکووکیان لەبیرێتەوە بەڵێ کەرکووکیان لەفرێتێتەوە ئەکەونە گیانی بودجەی خۆیان بودجەکەی خۆیان بۆ کێ بۆ حکوومەتی هەر بۆ هەرێمە بۆ هەرێمی کوردستانە بۆ کەرکووکەکانی بۆ کەرکووکی بەڵێ هیچ شتێک نییە بۆ زیندانیە نە بۆ خاوەن شەیدە نە بۆ من وەکو پێتم وت ڕێژم تەقدیم کردڵێت هەڵەتی باشە خاصە یەکێکیاندانەوە لە زیندانەکان هەڵێ وەرە سوێم بخۆ تۆ چەند بوویتە من وتم تۆ سوێم بخۆ بڵێ ماڵ سێغەریب سزن نەبووە نەیکرد بۆ مەعاملەکەم چوار پارچە کرد دامە ناو چاوانێ ناوی نایە پێویست ناکە ناوی بێرم چ پەیامێکت هەیە بۆ کورد بڵێن یەکێتی و پارت کەرکووکیەکان یەکێتی و پارتی چاوە بخۆیانە بخشێنەوە بۆ کەرکووک داوای گەرگەجیانە سەڵ بیان کورد کەرکوو بێنێ هەر پیان یەک بگرنەوە یەک بندەوەکەوە کورد لە کەرکووکە سەرکەوێت نەک حد بەرجە دەسەی بێنێتەوە من ئەو داواکاری مێ ئەو هەموو قوربانەی کە ئیسا برەی حکوومەتی هەرێم کردبێتی وڵاتی کراوە بەنسبەت کورد هیچی بۆ نەکراوە چی بۆ کراوە هیچی بۆ نەکردووە هیچ وای نەکردو ئیسێ من بەنسبەت خۆماڵم لە پەنجعادیە خەرکی دێکۆنەکەی بەخوا کۆڵانەکانمانیان قیر نەکردووە و چەمەندۆ نەکردووە منتقەکان تریان کردووە نەکان ئێمە ناکرد منتیقەکەیەوە نایکرد ئێمە لای شوقەکانی لەو لای شوقەکانەوە دەبوو ئەو خەڵکی کە قورمانیدا لایەنی کەم قەرەبوو بگرێنەوە بۆچی نایکەن نایکەن هەچ کەسێ بۆ گیرفا خۆی حەولەدا ئەو هەموو خۆشەویستیە کە بۆ خەڵکی کەرکووک باسەکرێ ئەوە بە قوربانێمە کە خەرکی پەنجعەدین ئێمە لە شەستەکان یارمەتی کوردمانەدا یارمەتی پێشبەرگریەکەمان لە نزیک شار بوو بەبار بە وڵاخ ئەرزا قوشمانە برد بۆ چەم ڕەزان ئەمانگەیانە ئەویانە بۆ پێشبەرگە بۆ پێشمەرگە مامەیەکم هەبوو خۆ ئافریکا ئەمرخوای کرد ئەی برد وتی لەوێ توش مامجەلا لە بوونێکی پێش نارێدا پێمان ئەمە دەبوو وەفایان بەرامبەر ئەم هەڵوێستانەیە نییە وەڵا نییە کاکە ئەگەر هەبوایە نییە مادەی 140 دەبواە لە 2007 و 2010 جێبەجێ بکرایە بۆ نەیانتوانی مادەی ئەو 2023 نەیانتوانی جێبەجێ ئەرزم هەبوو لە پەنجعەلی تەسەڕوفات بەدەستمەوە عەرەبەکانات نەگیانم لێ میاسەنەوە چوومە دارێ زەراعا شکات بکەم وتیان تو چیتەیە من تەسەڕوفات بەدەستمەوەتانێ لە ساڵی 21 بەدەستمانەوەتانێ 100 ساڵە هەردێ 100 ساڵ تو بەدەستەوە بێ ماقوڵە ئەن تو نەبێ بە زۆر لیانسەنی کابرای عەرەب عەقدی هەیە وتی من کە عەقدی وەخت سەدامی هەیە عەقدەکە ئیلغا نەکراوە کتابی هێنا لە بەغاوە لە مەحکەمە ئەیداتە ئەو ئێستا حکوومەتی بەعەز نزیکەی 20 ساڵە نەماوە حکوومەتێکی ترە و حکوومەت هێریم حکوومەتی بەغدایە توانیان قەرەبووی ئەویشت بۆ بکەن ناوەڵە ناوەڵە عەرزەکانم کشتی لە دەستمان ڕۆی نەک من منطقەی لەیلان کشتی ئەوە هەموو بەڵێنە چی بوو کەوتیان هیچ نەبوو هیچیان نەکردووە بۆمان هەر قسەی باق و برێ ئارەوەڵا بە قوربان قسەی باق و برێقە ناوەڵە هیچ چیت بۆیان هەیە چ قسەیەکت بۆیان هەیە تۆ هەمووە وەفایەت دەبوو بۆیان کاتی خۆی یارمەتی داوای من بەس یەک شتم هەیە بۆیان ئەوان ئەگەر ڕاستەکەن دووە ناکەن هیچمان ناوێ ئێمە سەربەرزیمانەوێ بەس ئەوان یەک بگرن بە یەک دەنگ بچنە بەغا تێفرەخەوە نەڕۆ بەس ئەوان یەک بگرن هەچی کوردێ یەک بگرێ با بچێتە بەغا داوای مافەکانمان بکە نەک هەر ڕۆژی یەکێ بەنەو ئێڕای کێشێ لانی کام بتوانن مادەی 140 جێبەجێ ئەخرەگەر یەک بگرن جێبەجێ ئەبێ ئەی بۆ جێبەجێ نابێ
چونکە تەفرەقەن هەر حیزبێک بەلایە ڕایەکێشێ بە قوربە وڵا گەستەیەکەی بۆی کە قوربانی کە درراوە و ئایا قەرەبوو بۆ کراونەتەوە طبعا نەخێر شاهیدی ئەوە دیهاتەکانە شاهیدی ئەوە دەست بەتاڵی گەنجەکانە شاهیدی ئەوە تەعین نەبوونی خاوەن بڕوانامەکانە شاهیدی ئەو وەزعە ئاوەدان نەکردنەوەی هەموو ئەو گەڕک و شوێنانەیە کە خاوەنی قوربانی و خەباتێک بوون لەو شار و وڵاتەیە بەشە لە خەڵکەکە و کوێکە لەو جوتیارانش باسی کرد کاتی خۆی هەرزیان داگیر کراوە چیان بۆ کراوە وڵا جاخەوە لە مەحاکم دیارە چی کراوە هەڵوەشاندنەوەی ئەو یاسانەی کە لە کاتی بەعسە هەبوون ئایا هەڵوەشێنراونەتەوە ئەگەر هەڵوەشێنراونەتەوە وەکو کە لەسەر کاغەز هەیە بە عەمەلی کراوە یانە ئەرزانە ئێستا هەر بەدەست خەڵکی کەوەیە وی ئەو شتانە کە ئەگە وترێ کراوە و زۆر جارە لە ڕێکارەکان لە دادگا ئەمە کراوە کراوە بەڵام گرنگەوەیە لەسەر ئەرزی واقع ببینرێ واقعیان نییە ئەوە بەس قسەی سەر تەلەڤیزیۆن ڕەنگە بەشێکی کەم هەبێ بەڵام بەشێکی زۆر بە واقعی نییە ئەگەرنا خەڵکێک ئەگەر لەسەر ئارزو ئاوی خۆی بوو ژیان و گوزەرانی باش بوو نە خۆپیشاندانەکە نەداوای تەعینەکە ڕەنگە بەتابەتی ئەو جێگەیانەیەکەوە خاوەن ئەرزو ئاون مامۆستا مادەی 140 قەرەبووی و کەسانە کاتەوە کە ڕاگوێزراون و شوێنیان داگیر کراوە دواتر دەبێ ڕاپرسی و سەرژمێریش بکرێت بۆ نەیانتوانی مادەی 140 وا لێ بکەن جێبەجێ بکرێت لە 2007 دەبایە جێبەجێ بکرێت ئەوە 23 هێشتا هەردەنگی وڵی مادەی 140 تەمەن کۆمەڵە فەقەراتی تیا هەر یەک شت نین یەکێک لەوانە بڵێ یەکێک لەوانە ئەگەر بڵێ قەرەبووکردنەوە ئەگەر بۆن منە کوردێک هات بێت 10 ملیۆنیان دابێ پێی بەڵام عاربی ڕۆیشتوێ 20 ملیۆنیان دابێ پێی دووقاتی کوردەکە و قانونکەش فرۆشە و لە گەڕێکی کە کڕی بێتەوە یان نەفوسەکەی بەحساب بایعەکەی نەقڵ کرد دوای هاتوۆتەوە ئەوە قەرەبوو نییە بەڕاستی ئەمە یەک دوو هەندێک بابەت هەیە بەو شێوەیە قەرەبوو ناگرێتەوە یان جێبەجێ نەکردنی مادەی 140 پەیوەندی بە زۆر شتەوە هەیە بە ئیرادەی کوردەوە هەیە حکوومەتی عێراقیەوە هەیە پەیوەندی بە وەزع و زروفی نێودەوڵەتی کورد هەیە کورد ڕەنگە ئێستا بۆ نمونە پاڵپشتی باشی نەوێ لە دەرەوە لە چوارچێوەی خۆیە یان بۆ خۆشی ناوماڵێکی شێواوە کەم ناوماڵت شێوا بۆ ڕەنگە نەتوانانی زۆر داکۆکی پێی هۆکارەکە کورد خۆیت طبعا هەموو کەسێک لە ناوماڵە ئەگەر لە ناوماڵێکی پتە و چاکی هەبوو ئەتوانێت بۆ دەرەوە شتی باش داوە کە بەڵام ئەگەر لە ناوماڵە شپرزە بووی فریای خۆت نەکەوتی ئەو کاتە ناتوانانی لە دەرەوە شتی گەورە داوا بکەی تۆ ئاڵکاویتە ئێستا بۆ منە حکوومەتی هەرێم و کورد بەعام ئاڵکاونەتاوی تەنها موچەی خەڵک هەبێ یعنی قەزەی مەشاریع نییە پرۆژە نییە شتێک نییە کە خەڵکەکە بەرەو پێش بەرێ خەڵک وای لێ هاتووە ئەوەندە مەشغوڵ کراوە تەنها قوتیەوێت تەنها نان خواردنیەوێت سەوچریان لەبیر خەڵک بدۆتەوە ئێستا بەداڵێ موچەکەم دەست بکەیت مادەی 140 زۆر شتیکە هەیە کە پێویست بوو کورد و کوردستان هەیبێ ئەو وڵات و شارانەکە هەیبێ کە جێگەی زۆر پرۆژەی گەورە و چاکن بەڵام لەبەرەوەی کە جایتر دەستی ناوخۆیە دەرەکیە ئەقلیمیە وای لە کورد کردووە تەنها بیر لە خواردن کاتەوە کە ئەوە هەر بەڕاستی شتێک نین خەڵکی لە وڵاتان لە جێگایان بیر لە موچە و ڕاتب و نان بکاتەوە خەڵک پرۆژەی 20 ساڵە و 150 هەیە بۆی کە شار وڵاتێکی کە بێ بەڵام ترەوە ئاوهای لێ وڵاتێم خەڵکیش ئەو شەید و قوربانیانەیدا بۆی ڕۆژێ لە ڕۆژان تەرفێتێک بێتە پێشەوە ئیسراحەت بکەن قەرەبوو کراوە بۆ خەڵکە قوربانی دەرەی کەرکووک نەخێر بە هیچ جۆرێ بۆچی نەیانتوانی بکەن لەبەرەوەی ئەوان ئێمە لە ناو خۆمانە یەک نیمان ئەمە یەک دووەم ئەوانەی کە خۆیان بە سەرۆکی ئەمە و پێشڕەوی ئێمازانن تەنها بە دوای پارە و مەنسەبەوان ئەمە خاڵیەک کات بیر لەوە نەکەنەوە خەڵکی بەسەر ئەیتەوان خاڵی دووەم تۆ کەسی شیاو ئەبێ لە شوێنی شیاودان مەسەرەن کابرایەک خەریجی مەعهەدە ئەیکەنە مدیر مؤسسەیەک ئەو مۆزەفەی وا لە ژێر دەسایەتی مەسەرەن لە هەندەسە ماستەری هەیە ئەمە بێتە مدیری ئەو یان نەتیجە ئەمە چییە بێ ناتوانێت ئیشە کەسێکی ناشایستە لە شوێنێکی گەورایە بە دڵنیاییەوە دوایەوە ئەمانە چەند ئێستا لە بەغا شەڕی پۆست دەکەن شەڕی خەڵکەکە ناکەن شەڕی خەڵک ناکەن ئەمان ئەگەر ئێستا گوێم لێ بوو تۆ باسی مادەی 140 کرد
با یەک حیزبێکم بۆ بێنە لە بەغا کشابێتەوە بڵێ تا مادەی 140 تەنفیز نەکەن ئێمە بەشداریان حکوومەتە ناکەین. دەبوو مادەی 140 2007 و هەژ جێبەجێ بکرای. مادەی 140 ئەگەر بێت و ئێمە ڕاست بکەین ئەبێ پێشا گلەی لە خۆمان بکەین اینجا گلەی لە بەغا بکەین. سەرەتا خۆمان هەموو کەسێ پێشا بەرپرسە لە ناو ماڵی خۆی دوای گلەی لە ئەوسەکەی بکات. باشە بۆچی کورد نەیتوانی ئەم مادەی 140 جێبەجێ بکە؟ بانی بۆ تەفرەقە هەمیشە لە ناو کووردا هەیە و زاڵ نابن بەسەر ئەو مشکلاتانی خۆیانە بۆی لایەنی کەم ئەو خەڵکە قوربانی دەرە ئیسراحەتێ لەبەرەوەی ئێمە سەرکردەکانمان وەکو وتم بە دوای پۆست و پلەوەن تەنها ئەوەی هیچ تر نییە. سەرکردەیەکی خاکی نین بە کوردیەکەی بە هیچ جۆرێ ئەوە دیدی منە هیوادارم من غەڵەت بوو بەڵام بە هیچ جۆرێ ئەوان بۆ خاکەکە و بۆ میلەتەکە کار ناکەن تەنها بۆ پرۆژەکانی خۆیان و خانەوادەکانیانیشن. ینی مەسەلەی گیرفان مەسەلەی گیرفان پێت وایە کەی ئەو مادەی 140 توان بخەنە بواری جێبەجێکردنەوە؟ ئەو مادەی 140 کاتێ ئەتوانن بخەنە بواری جێبەجێکردنەوە ملت ئەو کەسانە هەڵبژێرێت کە دڵسۆزی خاک و میلەتن ئەو کاتە دڵسۆز ئەو کاتەی میلەت ئێستا من بڕۆم خۆم کاندید بکەم مەسەلەن بۆ سەرۆکی هەرێم یا بۆ ئەندام پەرلەمانێت لەبەرەوەی کوڕی مستەشارێ نیم کەس دەنگم ناداتی لەبەرەوەی کابرایەکی تاجری وەختی سەدام حوسێن نیم کەس دەنگم ناداتی نازانن من ناخم چیتیایە ئەمە مۆزوعەکەی. بەڵام هەر کەسێک ئەوانەی بوو پێشنەیەکی خراپی بوو بانگشەیەکی هەڵبژاردننی بۆ کەن و دەیکەنە شت و پلە پۆستێکی ئێستا مەسەلەن من ئەگەر ئایدی حیزبێ بم خۆم کاندید بکەم بۆ ئەندام پەرلەمان حیزبەکە خۆی واکە من دەرچم مەسەلەکە پەیوەندی بەوە نییە خەڵک دەنگم بداتێ مەسەلەکە حیزبایەتی. من خۆم هاوڵاتیەکەم وا 35 ساڵە لەم گەڕەکە دانیش 35 ساڵە لێری باشە بەشێک لە مێژوو ئێرە بیرەوە کورە زۆریشم بەبیرە یعنی بڕوا بکە خەڵکەکە کە زەرمەند بوو لەم منطقەیە وتیان ئەم گۆڕانکاری بکرێ ئەم دەسەڵاتە نەمێن دەسەڵاتێکی تر بێ قەڵقەرە بووە کرێتەوە ژیانی دڵی گەرم و قوربانیەدا و شەهیدیە گومانی تیانە ئینسان بۆیە قوربانیەدا بۆ ئەوەی پاشە ڕۆژ باشتر بژێ و ژیانی خۆشتر دابین کرێ بۆی هیچی بۆ نەکراوە خراپتر بووە باشتر نەبووە. بۆچی نەیانتوانی ئەو خزمەتی خەڵکە قوربانی دەرەکەی کەرکوو بکەن؟ والله برا زين شلونه يستوى بحث مادي 140 مادي 140 اوي كركوكي اصل بو لدواي 2003 وقرايوا ده مليون بيدا عرب 20 مليون بوشتي وانا دابي ولو خو من هيش تك مور نقل هيش مور نقل لبرو من خوم هات مو هيش شمور نقل بس شي يستل لقلوا لم كركوكا اوي دصلاتي هو است عربون من دوباره اقرينو بارك يعني شور قردو اقرينو ئەوەی شی لەم تعریبەکەی جارانەوە بە شکڵێکی هیچ هە تعریبەکەی جارانە ئەوەی شی دەسێڕەوە لەم شارەیە پشتگیری بتێنێت قەومێتەکەی خۆیەکە عارەبە ئەڵێ بابێتەوە هیچ مشکلەی نییە. سەردەمانێک کورد لێرە دەسەڵاتدار بوو نەیانتوانی قەرەبووی و خەڵکە بکەنەوە کورە بۆ نایەنەتوانی برا ئەی کورد مەحافظ بوو کورد قایم قام بوو مادەی سەد هەمووی بەدەست خۆی بوو حکومەت عێراقی هەر نەبوو لە 2005 کورد هێزی پێشمەرگا ڕۆی پارێزگای لە بەغدا کرد بەس کاکە کورد تۆ بۆ چی بەحسەکەی براکە فرسەتە باشاتە پێشۆ نەیانتوانی دڵی خەڵکی کەک و ڕاکێشن بخۆیان ئەو فرسەتە ڕۆیی بە حیاتشی دووبارە نابێتەوە ئەوە دڵنیابە نەبەخوا برا ئەو فرسەتەکە ڕۆیشت بە حیاتی دووبارە نابێت. مادەی 140 دەبایە 2007 لایەنی کەم جێبەجێ بکرایە ئێستا و 2023 بۆ نەیانتوانی جێبەجێ بکە. من خۆم گوێم لێ بوو لە 2000 هەڵە نەبم 2005 بوویان 6 بوو دکتۆر بەرهەم ئەو وەختێلە خۆی قسەی کردوتی 2007 بۆ هەشت کۆتایی پێێ مادەی 140 هەموو جێبەجێکرێ بەخوا نەکوم 2007 2050 جێبەجێ ناکرێ من پێ ئەڵێم 25 ساڵتریش بخەسەری تا بێ سەختترە بێ و نایشکرێ برام تۆ تا هەڵەبجەیە یعنی گەورەترین قوربانی لە عێراقا گەورەترین قوربانی لە عێراقا هەڵەبجە دای بۆ نمونە بڵین ئەوەتانی ئەڵێ بەس پارێزگار یعنی ئەوە هەڵەبجەی ساخ بابیکەنە پارێزگا چی ئەگوزارێ بەس مادام پێیان خۆشە و پیان باشە بیکەنە پارێزگا ئەوەتە لە بەغاوە دژایەتی ئەکرێ و نایشکرێ و ئاڵێ ئەبێت تەلاعفەر بکەن ڕوومادی بکە پارێزگا اینجا هەڵەبجە بکرێ نایشکرێ و ئەوە دڵنیا بە و کوردیش ئەوەی چەند هزار پێشمەرگەمان شەیدا و بەدەستیەنە هەموویمان لە دوای کاکە ڕیفراندۆم و هەمووی ڕۆی تعریب کراون تەرحیل کراون ئەرزیان داگیر کراوە بە بەحسی کراون و
کوڕکوچیشیان شەهید کراوە زیندانیش کراوە بەڵێنیان پێدرا کە خەربوویان بکرێتەوە بە تایبەتی لە مادەی 140 چی کرا بۆ خەڵکە کە قوربانی دەربن قوربان بێشەکی بەنای خۆی گەورە میهرەبان بەخێر بێن ئەوەی یعنی سەدام حوسێن چۆن بڵێ هیچ تەساهلاتێکێکە بەرامبەر کرد بە کوشتن بێ بە ئەنفال بێ بە فەسڵکردن بێت ڕۆڵەکانی عیدام کرد کوش بەڵام تۆ مە هۆکارێکی هەیە تو بەدای هۆکارەکەی بگەڕێ بۆ نمونە بۆچی من تەرحیل کرام یان خانم ڕما یان بۆ نمونە ئەوەکەیان ئەنفال کرد ئەویان ڕەمی کرد هەمووی ئەسبابەکەی گەڕێتەوە سەرچێ ئەم حزبە کوردستانەکەوا لە پشتی ئێمەوەیە هەوا بە معاملە بە خەڵکی کەرکووکەواکەن بە دەرەجەیەک کوردش بەعام بۆ نمونە ئیسامانە خۆیان بە باوکی کوردانن خۆیان بە باوکی ملەتدانن یعنی پێشەکی موچەوە هەر نییە ئیسانم بەغای چی وەرم معقولە ناو ماڵەکەی خۆمە ئەگەر من باوکێ بم نەتوانم بژێوی ماڵناڵەکەم پێیا بکەم تر باوکاری بکەم کاکە بەخوا نایکەم ئەمە یەک حەسرم پێم ناکرێ دوو حکومەتیان پێ ناکرێ خۆیان کرێتە وەلی ئەمریام خەڵکە دوو سێم ئەماگەرن دژی تورکیایە ئەماگەن دژی ئێرانە فەرموو جگە لە سەدام حوسێنەوە سەدام حوسێن ڕۆی و ڕابرد تو بەئەسی ئیستە بکەف ئەمووی تەقریبەن مای جەنابێک ئەم گەنجانەی شۆرجە و ڕەحیماوایان دەفع کرد خۆیان لە شاشەکانەوە سەیر دەکەن لە پشت مۆبایلەکانەوە سەیر دەکەن مناڵ کوردیاندایە کوشت و بەرفی شەک و بەر کلاشکۆفی خەڵکی هەم باسی خۆشەویستی خەڵکی کەرکووکەکەن و باسی کوردایەتیەکەن بۆ خۆیان نایەنە بەرەکانی پێشەوە گەنجەکان بە شەید جوانم هەمووی حبرن على الورق ئەگەر من بە کردار شتێنەکەم با هەر سم بۆنم بە جەنابێت وەڵام من تۆ خۆشەوێ پەیامێرێکی زۆر سەرکەوتویت ێ بەڵام من واشتە بم لەگەڵتە بەدەم چی ئەوترێ هەر قسەیە قسەی سەر تەلەڤیزیۆن ناوێت کاک هەر قسەکردنە باشە چی کرا بۆ خەڵکەی کە سەدام و دارودەستەی بەعز ئەو هەموو ئازار بە شکنجەی خەڵکی کەرکووکیاندا قەرەبوویان بۆ کرایەوە واللهی برام ئەوەی فیتامین وابی مەزبوط بوو واستەی هەبوو هەندێکی بۆ کرا بەڵێ واستە خزمێنە مەسئولێکت بناسیە یان نەناسیە ئیسەش تەنها کەس بۆ دەرەکەم لەم شۆرجەیە شەهیدانی هەر بۆ دەرنەکراوە بۆ نمونە من خۆیەکی لەوانەمە خانومان ڕوخا هین نەکرد قەرەبوو نەکراینەوە پێمان نەداوەتەوە ئەمە یەک دووش عرض زراعیمان هەیە ئیستاکە ئەو بڕۆ پەنجا عەلیە نزیکی حەی سنعەکە بووە هەموو عالم گوێی لێبێ حکومەتی بەعز عەقدەکەی لە ئێمە سەنەوە لە بابام لە کاتی خۆی ئیستاکە هاتوونە بە ناوەی کوردایەتی بە ناوەی یەکێتی و عەرزەکانی ئێمەش داگیر کردووە ئەوەش داگیر کراوە بەڵێ هین خۆم 150 دۆنم 200 دۆنمە بێ ئێ بۆ ڕێی بەلایکی ئەڕێ خۆتەکەی دە هاوڕێ و کەسانە چەند مافیایەکیان کردە ناو ئەم شارە بە پەنجەی دەست ئەژمێرن سەر و ماڵی خەڵکە خۆن عەرزی خەڵکە خۆن ئەم شتانە ئەو دارە دەستیانە هیچ یعنی بلێ قەنەعەتکە حزبە بەعسەکە بۆ دە کوردی یعنی هەر کوردەکەی ئێستا خەڵکەکە چەوسێنێتەوە قەنەعەتکە ئەو ساکە ماوەتەوە عارەبە بۆ نمونە کابرای کاتە لە جنوبەوە من ناناسێ و ئامۆزاکەم ناناسێ بڕواکە ئەوە خۆشتر بوو ئیساکە کووردە ئەم ناسێت ئامۆزامە کەسمە خزمە خەڵکی بۆنە یەک دەیەکی خەڵکی شارەکەمە یە تعداد لێکە یەکامی باشتر قەنەعەت مادەی 140 دەبواە لایەنی کەم 2007 و 2010 جێبەجێ بکرایە و قەرەبووی خەڵک بکرایەتەوە و سەرژمێری و ڕاپرسیش بکرایە بۆ خەڵکی کەرکووک و یەکلای بووە بۆ نەیانتوانی ئەم شتە بکەن خۆ بەپێی دەستورەوەیان چەسپاند بوو قەزەی کەرکووک و مادەی 140 نەوەک ئەم حزبە کوردیانە ئیستا ئەمانە بمێنن 1000 ساڵتر لە منەوە بۆ نەوە وەریگرە لە ئەرشیف دای بنا بۆ نەوەی نەوەکانمان لێ بدە ئەگەر ئەم حزبانە توانیان یەکشت بۆ ئەم کەرکە بکەن چی ئەلێ بلێ بەمەقەت پێیان نییەتەوە سقا گۆرە سقا هەر نازانم شتێکە لە زۆر کۆنە ماڵەیەمانە ئەمە یەک دوشکاگە کەرکووک یعنی بە شتێکی دۆلیە بەدەست ئەمانەوەنی لەوانەیە بەیانی من بم تۆبی کابرای دێنەکەنە حافظێ بۆ ئەم کردگە ئەمریکایە بەریتانیایە تورکیە ئێرانە ئەمانە چین ئەمانە برام وەڵڵاهی چۆن بڵێن پارەخۆرێکن نانخۆرێکن بە ناوی کوردایەتیەوە بە ناوەی کەرکووکەوە بە ناوەی ئەم حزب و حزب پارەکە ئەخۆن وەڵڵاهی هیچیان تێ بەسەر نییە بە قورئان هیچیان تێ بەسەر نییە ئەوەی بینیتان ڕاوسەرنجی بەشێک لە هاوڵاتیانی کەرکووک بوو بە تایبەتی یەکێک لە گەڕەکە کوردنشینەکان کە لە سەردەمی حزبی بەعز زۆرترین ئازار و زۆرترین قوربانیان داوە ئەوان باسییان لەوە کرد بڕێکی زۆری خەڵق قەرەبوو نەکراوەتەوە ئەوەیشی کە قەرەبوو کراوەتەوە دەبواە واستەیەکی گەورە هەبێ و لە ڕێگەی ناسراوە ئەو قەرەبوویان پێ بدایە کەرکووک سەرڕاوی قوربانی زۆری داوە خاکەکەیشی بڕێکی زۆر لە سەرۆت و سامانی سروشتی تێدایە کە دەبوو لەو سەرەتەی خۆشی قەرەبووی بەشێکی زۆر لەو قوربانیانە بکرێتەوە و ژیانێکی شایستیان بۆ دابین بکرایە بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی کورد
لە ڕابردووە هەرچەندە دەسەڵاتی باشیان هەبوو لە ناو کەرکووکە بەڵام نەیانتوانی وەکو پێویست خزمەتی خەڵکی ئەم شارە بکەن و دڵی کەسوکاری قوربانیەکان بۆ خۆیان ڕابکێشن و خزمەتیان بکەن. لە ساڵی 2005ەوە یاسای مادەی 140 دەرچووە کە دەبواە لایەنی کەم لە 2007 و 2010 جێبەجێ بکرایە کە سەرەتا دەبوو ئەو کەسانی کە ڕاگوێزراون واتە خاکیان داگیرکراوە و گوازراونەوە بۆ شوێنێکی تر ئەوانە قەرەبوویان بۆ بکرایەتەوە و زەویەکانیان بۆ بگەڕاندرێتەوە و قەرەبووی مادی و معنەوی بکرانەوە. پاشان ڕاپرسی بکرایە و سەرژمێری ناو شاری کەرکووک بکرایە تاوەکو کورد ئەو شاری کە هەمیشە پێوتووە دڵی کوردستانە جارێکی تر بە کوردستان شاد بێتەوە. بەڵام تەفرەقە و دووبارەکی نێوان دوو حیزبی دەسەڵاتی کوردی وای کردووە کە هەتا ئێستەیش ئەو خەونەی خەڵکی شاری کەرکووک و ئەو خەڵکی کە قوربانی داوە بۆ ئەم شارە نێتە دی. بەرنامەیەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ.